دووبارە سەڵاو و بەردەوامی لەگەڵتان کاگومێت دێمە لای تۆ گەر بزانم پرسیارە زۆر لێکراوە بەڵام بە کورتی و پوختی وەڵامیان بیتەوە سپاس دەکەم. زۆر سپاس بەزەوتمان لەبیر بیتن کاتی قسەکانی من بوو کە پرسیارەکان کرانەوە پێشتر شەندێک پرسیارەکان کە تەواو بووی بڵێ بە کورتی و کوردی کۆتایی دەڕواگەڕاتە حەز دەکەم ئەوانیش وەڵام بدەمەوە ئیدێ کاتەکەەوە بیتن سەبارەت بە کۆمنت و سەرنج و ڕاوبۆچوونی هەموو بەڕێزانە بۆ پڕ حرمەت و لە هەمیان دەڕوانم بە بەوانەی بەلامنەوە پەسەند بوون و ئەوانەی پەسەند نەبوونە. ئەوەی کاگاوارە ئایا لە بنەماڵەکاندا کەسی دیکە هەن بەڵێ هەن ئایا فرسێتان ڕەخسایە نەڕەخسایە کەفاەتی ئینسانەکەیە بۆیەشە ئەوە دەمانگەینەوە ئەنجامەی ئەگەر لە نێو بنەماڵەکانیشدا کەسانێک و دوو کە سێ کەسە بن کەواتە کەفاەتی ئینسانەکان ئەگەر نەت دەیان و سەدان کەسی دیکەشن بۆ ئەوان پۆستی دیکەیان نییە تاگەڕەهەندی گونجاوە نەخیر نەگونجاوە حقیقەتێکە و کەس ناتوانانی نکۆڵی لەوە بکات لە ئەمڕۆی جیانگرایی لە سیستەمی دیموکراسیدا تاگەڕەهەندی بەتاڵە و جێگای نابێتەوە لە هیچ عتارێکدا جێگای نابێتەوە. ئێوە کەو بە ڕێزەی پرسی لە دکتۆری پرسی دەتوانن ڕخنە لە حیزبەکانتان بگرن بەڵێ بەقەت بەژن و باڵای خۆمان ڕخنە لە حیزبی خۆمان دەگرین ڕخنە لە داخلی حیزبی خۆمان دەگرین لە دەرەی حیزبی خۆشمان دەگرین و بە هەر شێوازێک پێمان وایە ڕخنەکانی ئێمە کە لە حیزبەکانی خۆمان دەگرین وەسیلەکن لە بەقوەتبوون و بەهێزبوون و مانەوە و ئیستمراری حیزبەکەمان و لە چاکسازی حیزبەکانمان بەڵێ زۆر بە سەراحەت و پێ دەڵێم ڕخنە دەگرین و ڕخنە یەکێک لە مادە هەرە بەهێزەکانی داخلی ئێمەیە. سەبارەت بەوەی کاکێدانا ڕۆژنامەنووسان لە میدیای ئەهلیدا هێرش دەکەنە سەر پارتی و پارتی بێدەنگە و کاردانەوەی نییە. بێدەنگبوونی پارتی لە موقعیەتی مەسئولیەتی پارتی دموکراتی کوردستانە ئەگەر نام کەسانی پارتی ئەعلامی پارتی خەڵکی پارتی لە جێ هەر حرفێک هەزاران دیێڕیان هەیە وەڵامی هەموو ئەو پرسو بابەتانە بدەنەوە کە هێرشی ناڕەوان بۆ پارتی خۆ درێغیشی نەکردووە کاگومێ لە جێ درێغی کردبێ و نەکردوێ بڵێ ئەوە توێنیوەتی خەڵکە ئەوە پرسیار و خەڵک دەپرسێ ئایا بۆ ئەعلامی پارتی بێدەنگە و نەرمی دەنوێنێ موقعیەتی مەسئولیەتی پارتیە و دیسان دەڵێمەوە لە جێ هەر حرفێک هەزاران دیێڕی هەیە لە جێ هەر دیێڕێک دەیان ستون و بابەتیە لە جێ ستون و بابەت کتێبی هەیە وەڵام داتۆ بەڵام قۆناغەکە ئاشتی کۆمەڵایەتی بەرپرسیارەتی پارتی ئەوە پارتی کردێتە قوربانی ئەوەی بڵێ و زۆر زاری قسەیەک بەبیرە خۆمان بینەوە سەرۆک بارزانانی قسەیەکی هەیە کە باسی لەوە کرد کە لێیان پرسی و پرسیارە لە جەنابیان کرا وتی زۆر ئاساییەگە کەسێک بە تەشیرکردن و بە هێرشکردنە سەرە من پارە پەیداکە با پەیداکە خۆ هاوڵاتی کوردستانە واتە ئەوە لە قەنەعەتی پارتیەکاندا ئەو قەنەعەتەیەکە زۆر ئاساییە و بە نەمەسەلە ئەوەیە وەڵامی پێنەبی دەیان و سەدان وەڵامی پێ هەیە. سەبارەت بۆی کاک محەممەد استحقاقی هەڵبژاردن کەسی تر نییە ئایا لە بنەماڵەکاندا بەڵێ هەنە غەیری بنەماڵەکانیش هەنە بوونە و دەشبن و بینیشمان دواشت ئەوەی کاکامەران کە پێویست جواب بدەمەوە باسی لەوە کرد کە شتێکی شخصی بوو سەبارەت بە من لەگەڵ کوڕی بەرپرسێک من لێرەوە بە هەموو بینەرانی ڕادەگەینم بە کاکەمەرانیش ڕادەگەینم ئەو کوڕی بەرپرسی جەنابەت باسی دەکەی کوڕی سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستانە ئەو لە ڕێکخراوێک ئەندامە من سکرتێریمە واتە من مەسئولی کوڕی سەرۆکی حکوومەتم نەک ئەو قسەکردنەکە لەو قاڵبەدا بووە دایان دانیشتن و بەڵێ لەو قاڵبەدا بووە و ئەندانی ڕێکخراوەکەیە تەشیری وامەکە نەداڵ هەبوو نەزمە هەبووە و تەڵبەی زانکۆی قوربان داڵ و نەزم بەڵێ چێوە ئیدی ئەلمیم وەڵاممدایەوە لەوەی زیاتر حرفێکی دیکەنێ بەڵێ ئەگەر وانە بێ من ئەو جورئەتە بەخۆم نادەم لێرەوە قسە بکەم کوڕی سەرۆکی حکوومەت ئەندامی ئەو ڕێکخراوەیە کە من سکرتێری ئەو ڕێکخراوەم ئەو ئەندامە و فعلی چ لە لە قسەی خۆت بەردەوام می ئیدی لەوەی زیاتر قسە نیە سەبارەت بەوانەی پێشتر کران کاک نەباز هەندێک غەڵەتی تاریخی بۆ ڕاز بکەمەوە ئەوە 61 نەبوو 61 شۆڕشی ئەیلولی مەزن دەستی پێ کرد ئەوەی جەنابەت باسی دەکەی ئینشقاق 64 66 بووە 61 دەستی پێکرد 64 شۆڕش دەستی پێکرد قوربان سەبارەت بەوەی باست کرد لە ئەو وشکالە فکریەی هەبووە ئەو ئشکالێکی فکری بووە لەو کاتیدا پارتی دموکراتی کوردستان ئینشقاقێکی تێدا دەبێ گرنگ ئەوەیە بارزانی نەمێر دوای 12 ساڵی لە غوربەتدا دوای 12 ساڵ لە ئاوەرەی دەگەڕێتەوە دەشتوانێ بەسەر ئەو خوێندەوار و ئەو هێزە کاریگەری جەنابەت باز دەکەی زاڵ بێ و پارتی دموکراتی کوردستان لە سەوری ئەودا دەرنەچێتن و زەماوەریە ومان لەبیر نەچێتن زاڵبوونێکە محبەت و خۆشەویستی و متمانەی جەماوەر بوو بە ذاتی ئەو بۆیە زاڵبوونێکی هێز نەبووە ئەو کاتیدا هێز وجودی نەبووە بۆ شکلە بتوانێتن زاڵ بێتن تەنها قاعیدەی جەماوەری بێتن
سەبارەت بەوانی دیکە کە باسکران کاک یادگار ئەمن دەپرسم لە کوردستان کە زۆر باز لەسەرەوە دەکرێتن حکمی بنەماڵەیی خەتەرە بەرە و ئاقارێکماندا دەبن و پارتی دموکراتی کوردستان بۆتە دێوەزمە و پارتی دەسەڵاتدارە وا دەکا من دەپرسم لە کوردستاندا لە کۆی 32 حزبی سیاسی مۆڵەت دراو لە بوونی زیاتر لە 1400 ڕێکخرا و کۆمەڵە و سنتەر و گروپی مەدەنی لە بوونی نزیکەی 800 بڵاوکراوەی جۆرا و جۆری میدیایی بە ئۆپۆزیسیۆن و بە ئەوانەی مؤیدی دەسەڵات و بە بێلایەنەکان و کە بەشێکی زۆریشیان ناڕاستە خۆسەر بە ئۆپۆزیسیۆنن جگە لە مزایدەی سیاسی چی دیکەمان پێ دەڵێتن بوونی ئەو بابەتانەی کە هەن چەندیان لە هەولێرنەوە لە هەولێرن چەندیان قڕیەتی ئازادی و کارکردیان لە هەولێرە ڕێکخرا بەڕقم پێم بڵێ کاگو بێت بەڕقم پێم بڵێ باقاری ئەوەدانەچین هەولێر هەولێرە و سلێمانی کوردستانە واقعی سیاسی کوردستان و ئیدارەیە هاوڕێژار کاگومێت ببوورە حەزەکەم جەناب بەداتا قسەکەی لە کاتی خۆتدا من پرسیارم هەیە لە جەنابەت پرسیارم هەیە جوابی پرسیارەکەم وەڵامەکەت گەیشت زیاتر چەند کەناڵی میدیایی سەربەخۆ لە هەولێر هاتیمە تو پرسیار لە من بکەیت چەند حزبی سیاسی لە بادینا ڕێگای هەیە چالاکی سیاسی بکە ئێستاش کولتوری بارەگە سوتان هەولێر پێگەی دیموکراسی هەولێر بەداتا قسە بکە دامە بە ئاقاری گروپی دامەدا هەموو مەسئولیەتەکانی لە وڵاتە پارتی و یەکێتی بەیەکەوە بە هاوبەشی مەسئولن ئەگەر ئەو نفوزی سیاسی بەڕقم قسە بکە لە سلێمانی زیاتر بەڕقم یان بەڕقم قسە دەکات 1400 ڕێکخرا و کۆمەڵە و چەندیان سەر لە وەزارەتی ناخۆ مەکتەبی ڕێکخراوە جەماوەریەکانی ئەو پارەیەداتێ ئەو ڕێکخراوەی کە هەیە چەند کەناڵی میدیایی سەربەخۆ لە هەولێر هەیە کام حزب لە بادینا دەتوانێت چالاکی سیاسی بکات ئەگەر ئاقاری ئەودا بڕۆی منش پرسیاری دیکەم هەیە تا من هاتیمە تو پرسیار لە من پێت دەڵێم لە سیستەمی دیموکراسیدا 32 حزبی سیاسی مۆڵەت دراو لە وڵاتە هەن 1400 ڕێکخرا و کۆمەڵە و گروپ و سنتەر هەن نزیکەی 800 بڵاوکراوەی جۆرا و جۆر هەن هەموو ئەو بابەتانەی هەن باز لە حکمی بنەماڵەیە من دەپرسم لە کامە حکمی بنەماڵەیی کە ئێوە بەکو نمونە دەیهێننەوە فرە حزبی وجودی هەیە ئۆپۆزیسیۆن وجودی هەیە میدیای ئازاد و ئەهلی وجودی هەیە ڕێکخراوی ناحکومی وجودی هەیە دەسەڵاتی یاسادانان جێبەجێکردن دادوەری حزوری هەیە سێشت مهمە دەسەڵاتی سیاسی و هێز و پارە هەستێکی لە دەست بنەماڵەیە لە دەرەوەی ئەوە خەڵک پارتی دموکراتی کوردستان لە کۆی 5 میلیۆن پرسیارێکی زۆر منطقی بەڵێ با کاک نەبەست لەسەر پرسی دیکەش قسەکەی بکات دێمەوە پارتی دموکراتی باشە کێشەمانیان کاکە هەمووی پارتی دموکراتی کوردستانە بە زەمان ناکرێت بە منت بەسەر خەڵکەوە ئەمە یەک دوو ئەگەر ئەم ڕێکخرا و ئەم ڕۆژنامە ئاسایی بەڵام ئەمە وەڵامە بێ منە بێت کاکە یان یەک شتە با یەک قوسی بچووکم بەرێ ئەگەر ئەم شتانە هەبێت لە هەرێمی کوردستانە ڕۆژنامە ڕێکخرا و حیزبی سیاسی ئەمە بەرهەمی ئەم کۆمەڵگەیە نابێ ئێمە بیکەین بە منت بەسەریانەوە ئەمە یەک و نابێ پێیان بڵین مادام ئەمە هەیە ئیتر تۆ بۆ نییە هیچ قسەیەکی تر بکەیەوە بۆ نییە ڕەخنە بگریوە بۆ نییە تێبینی کاتی ئەوانش وەڵامی پرسیارەکان بنەوە وەڵامی پرسیارەکان بدرێتەوە دوای دێنە سەر مناقەشەکانی تر چکە حەقی ئەو میوانانە زۆر بە سادەیی بەسانەوەی کاگەڕاز دەپرسیتن ئەمن باسم لە سیستەمی حکومڕانی وڵات کرد گوتم لە ئەوەلی دیوتم دەکرێت جیاز ببتەوە ئەگەر حکومڕانی وڵات باز دەکەین شتێکە پارتیش بات بەتەنیا باز دەکەین شتێکی دیکەیە هەندێک لە وەڵامەکانی من کە ئەو بابەتانە من تایبەت بە پارتی من دەپرسم لە حزبەکەی جەنابەت کاک نەبەز حزبی گۆڕان بەڕێز نەوشەروان مستەفا یەکێک لە بەڕێزەکانیش پرسی ڕێخەری ئەو حزبە بەبێ هەڵبژاردن 3 ساڵە سەرۆکایەتی و ڕێخەراتی و حزبە دەکا دوو لە خزمەکانی ئەو حەمەد تۆفیق ڕەحیم زاوای بەڕێز نەوشەروان مستەفا نییە بەختیار مستەفا برای نەوشەروان مستەفا بەرپرسی چاپخانەی گۆڕان نییە چیا نما کوڕانی کاک نەوشەروان و بەڕێز کاک نەوشەروانین ئایا ئەوانە لە سێبەرەوە حکم لەسەر هەندێک مەسائل ناکەن دوو نمونەی زۆر لە سەریەکێتی نیشتمانی کوردستان هات ئەو ڕقم و ئەو ناوانەی بازکران قسەم لەسەری نییە باز لە حزبەکانی دیکە لە حزبەکانی کە لە دەسەڵاتی ژنین ئەوە سۆشیالیز ئەوە بزوتنەوەی ئیسلامی ئەوە کۆمەڵی ئیسلامی ئەوە شوعیەکان لە هەموویدا کۆمەڵێک ئەفراد لە بنەماڵەکاندا ئەوانە وەڵامی پرسیارەکان بیتەوە تکایە وەڵامی پرسیارەکان بە ئەولەویەت من وەکو ڕۆژنامەنووسێ قسەکەم بەڵام باسی کاک نەوشەروانی کرد برای کاک نەوشەروان هیچ دەسەڵاتێکی نییە لە ناو بزوتنەوەی گۆڕانە هیچ دەسەڵاتێکی نییە و هیچ کارێکیشی نییە ئەمە یەک کوڕەکانی کاک نەوشەروان پاسەوانی باوکیانن هیچ ئیشێکیان نییە
نە پۆستیان بەدەستەوەیە نە پارەیان بەدەستەوەیە و نە ئەندامی هیچ جوورێکی لەو بزوتنەوەی گۆڕانن ئەمە دیفاعکردن نییە لەم پیاوە ئەمە ڕاستیەکە و من نتوانم قسەی لەسەر بکەم ئەمە دوو ئەو بەڕێزانە هەندێک پرسیاریان کرد ئاڵێ ئەو بەڕێزەوتی ئەوەندە رەخنە لە تاریکی دەگری چرایەک داگیستنە کاکی خۆم خۆی رەخنە چرایە بە قوربان رەخنە ئەبێ لە تاریکی بگری بۆ ئەی فۆکسێکی بخەیتە سەر ڕووناکی بکەیتەوە رەخنە خۆی ڕووناکیەکە بۆ ئەو شوێنانەی کە تاریکن ڕووناکی بکاتەوە ئیشی رەخنەگەر ئەمەیەوە وەزیفەی ڕۆژنامەنووسیش ئەوەیە رەخنە بگرێ وەزیفەی ڕۆژنامەنووس ئەوە نییە ستایش بکە وەزیفەی ڕۆژنامەنووس ئەوە نییە بە شان و باڵی هیچ کەسێکە هەڵبگرێ یەکێ لە ئەرکە گرنگەکانی ڕۆژنامەنووسەوەیە رەخنە بگرێ ئیتر لە کۆی سیستەمی حکومڕانی بێ لە حیزب بێ لە ئۆپۆزیسیۆن بێ لە هەر شوێنێکی ئەم وڵاتە بێ کە ئەو پێی وایە پێویستە رەخنەی لەسەر بگرێ ئەمە یەک دوو پرسیان کاک نۆشروان بۆچی جێگیری نییە ئەو پرسیارە لە کاک دکتۆر شاوە بکە وتەبێژی بزوتنەوەی گۆڕانە من وتەبێژی بزوتنەوەی گۆڕان نیم سێ ئەڵێ پرسیارەکەین گۆڤارەکان تەمان من ناوەکان نەنووسیوە خەجاڵەتم دوای لێ بردنەکەم گۆڤارەکان بوونەتە ئەلبومی هەردوو بنە ماڵە ئیشی من نییە وتەبێژ هەیە تۆ ئەبێ سیستەمی حکومڕان تۆ کاکی خۆم ئێستا ئەو بۆ ئێستا یەک دقا ئێستا بۆ گوێ بگرە کاکی خۆم بۆ کاگومێت نییە بە ناوی مەکتەبی سیاسی حیزبەکەیەوە قسە بکە و بە ناوی سەرکردایەتی حیزبەکەی قسە بکە تێبینی خۆی ئەدا مشکلەیەک نییە بەڵام هەموو حیزبێک هەموو هەموو حیزبێک وتەبێژی خۆی هەیە توانین پرسیارەکە لەوە بکەیت گۆڤارەکان بوونەتە ئەلبومی هەردوو بنە ماڵە ئەمە کێشەکە ئەوە نییە کە تۆ بەو چاوە بیبینی پێی وابێ پێت وابێ مادام ڕسمی سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان لە گۆڤارەکان بڵاو بێتەوە ئیتر گۆڤارەکان بوونەتە ئەلبومی هەردوو بنە ماڵە کێشەکە ئەمەیە هەموو ئەم سیستەمە لە هەرێمی کوردستانەیە جومگە سەرەکیەکانی بنەماڵەکان داگیریان کردووە بۆیە بەردەوام ئەو ڕسمانە بڵاو بنەوە ئەمە یەک دوو ئەو گۆڤارانە هەست بە مەترسیەکەکەن ئەو ڕۆژنامەنووسانە هەست بە مەترسیەکەکەن مافی خۆیەتی قسەی لەسەر بکە تۆش دەتوانێ عادی لە شوێنەکەی خۆت لە دەستگاکی خۆت لە گۆڤارەکی خۆت ئەو چۆن قسەی کردووە ئۆتۆماتیکیان بچی وەڵامی بدەیتەوە پرسیاریەوەیان کردوتیان گردوای نەوشیران مستەفا نەما بێتە جێگاکەی ئەو مۆقیفتان چیە بێ ئەینی شتەبێک کە ئێستا قسەکەین لەسەر پارتی ویکێتی و لەسەر حیزبەکانی تر بە هەمان شکل قسەکەینەوە لەسەر بزوتنەوەی گۆڕان کە ئیمانیشم بەوە هەیە ئەگەر هەر ڕۆژێ ئەمە ڕوو بدا لە هەر حیزبێکی هەرێمی کوردستانە ئەرکی ئێمەیە قسەی لەسەر بکەین ئەرکی ئێمە نییە چاوپۆشی بکەین ئەو بەڕێزا باسی ئەوە کرد کە ئاماژەکانی یەکێتی لە ئایندە بنەماڵەیە ئەزانی من قسە لەسەر ئایندەیەکەکەم لە چیەوە قسەی لەسەرەکەم ئێخۆ پەنجەکانیش پارتی یەخێزان بوو وردە بوو بە بنەماڵە مەترسیەکەی ئێمە لەمەیە کە نابێ یەکێتی وەکو پارتی لێبێ بۆیە قسەی لەسەرەکەم ئەو بەڕێزە وتی گوایە لە میدیا مقابلەم کردو من لە حیاتم لە میدیا مقابلەم نەکردووە ئەو خانمەوتی ئەگەر من بێمە سەردەسەڵات کرێکارە گەێنمە سەردەسەڵات ڕاستێکی ئیشی من ئەوە نییە بێمە سەردەسەڵات من ڕۆژنامەنووسم و هاتووشم وەکو ڕۆژنامەنووسێک و تا ئەو ڕۆژەش کە کارەکەم لەم وڵاتە وەکو ڕۆژنامەنووسێ قسەکەم ئەگەر پێم کرا ئەگەر پێشم نەکرا وەکو هاوڵاتیەکی ئەم وڵاتە ئەچمەوە ناو دەسەڵات ئەوە ئەبێ وتەبێژی ئۆپۆزیسیۆن خۆی جواب بداتەوە کە هاتنە سەردەسەڵات چی ئەەکەن و چی ناکەن وە سەیری پێرە و پرۆگرامەکەشیان بکەی ئەوان جواب بدەنەوە و جوابەکەشی تێ باشە گیانەکەم ئەڵێ ئەوەندەی چاوتان لە دەسەڵاتە چاوتان لە ئۆپۆزیسیۆن نییە لەبەر ئەوەی ئێمە زۆرتر چاومان لە دەسەڵاتە زۆرترین ڕخنەکانمان لەسەر دەسەڵاتە چونکە دەسەڵاتی بەدەستە چونکە ژیانی خەڵکی بەدەستە چونکە ئابووری بەدەستە چونکە هێزی بەدەستە چونکە کۆی جونگەکانی ئەم ژیانی بەدەستەوەیە کە لەم هەرێمی کوردستانەوەیە بۆیە ئاسایی ئێمە ڕخنەی لێ بگرین و ئاساییەک زۆرترین ڕخنە لە دەسەڵات بگرین و کەمترین ڕخنە لە ئۆپۆزیسیۆن بگرین سبەی ئەگەر حزبێک لەو دوو حزبە دەسەڵاتدارە لە ئینتیخاباتە کەمی هێنا و بوو بە ئۆپۆزیسیۆن حزبێکی چووە سەر دەسەڵاتی ئێستا ئۆپۆزیسیۆنە بە هەمان دید و بە هەمان ڕوانگەوە سێریەکەن بەڵێ مامۆستاگەر وەڵامی پرسیارەکان بیتەوە
من لە قسەی کۆمنت لەسەر قسەکانی کاگومێت دەست پێەکەم ئەگەر بەڕێ سەرۆژ یارم وتبێتی من وەڵامی ئەوانە نادەمەوە با بۆ خۆیان پارە پیاکەن ڕەنگە خراپترین کۆمنت بێت کە لە ژیانی سیاسی وتبێتی چونکە سەرکردەی سیاسی وەڵامی جددی هەیە بۆ هەموو قسەیەکی جددی کە ڕوبەڕووی ئەبێتوانێ ئومێد دەکەم قسەی لەو جۆرە قسەی کاک مەسعود نەبێت چونکە قسەیەکی زۆر مەترسیدارە سەرۆژی هەرێم بەو شێوە مامەڵە لەگەڵ میدیا و لەگەڵ بیر و بۆچوونی ئازاد کات چونکە کێشەکان کێشەی پارە نیە کێشە ڕەخنەگرتنە لە دەسەڵاتی سیاسی مامەڵە لەگەڵ ئازادی بەم تعبیرە ناکرێت ئێمە کاڵێ حکمی بنەماڵە لەم جۆرە کۆمنتانەوە سەرچاواگرێت لەم جۆرە تعبیرانەوە حکمی بنەماڵە سەرچاواگرێتەوە سەبارەت بە پرسیارەکانی کاک دیارەوە دەست پێەکەم باسیەوەی کرددانانی بەڕێز مەسعود بارزانی بە ڕاوێژکاری ئەنجومەنی یاساییش هەمان هەڵەکانی حکومداری باکووری ئەفریقا و ئەو وڵاتانە دووبارە ناکات و چارەنووسیشیان هەمان شت نابێ بێگومان هەر دەسەڵاتی هەنگاو بنێ بەرەو ئەوەی پێگەی بنەماڵە زاڵ بێ و مەجای ئازادی سیاسیەکان بە تەرز کاتەوە فشار خاتە سەر هێزی سیاسی و ئازادیەکان چارەنووسی هەمان هێزێکی دیکتاتۆریە لە دنیادا سیستەمی تاکجەمسەریە گونجێ بێگومان سیستەمێکی فاشیلە و کۆتاییەکانی زۆر ڕوودا مرۆڤ تووشی شۆگە بێت چۆن سەرکردایەتی سیاسی کورد لەم بارودۆخەیە چێژ لەوە ئەبینێ حکمی لەم جۆرە قایمکە لە کوردستاندا ئەبێ خۆی پێشێمە ئەم مۆدێلە لە حکمی بنەماڵی کۆتایی پێ بهێنێ ئایا خەڵکی کوردستان قوربانی داوە یا بنەماڵە بێگومان خەڵکی کوردستان قوربانی داوە بەس گرفتی حیزبی حکومڕان لە هەرێمی کوردستانە ئەوەیە هەموو دەستکەوتێکی نیشتیمانی و باشیان لە ڕابردوودا کردوتە مڵکی خۆیان ئەگەر شتێکی خراپیش بوو ملی خەڵک و هێزی سیاسی تر ئەمە کارە ساتەکەیە کام دەستکەوتی نیشتیمانی هەیە لە شۆڕشی ئەیلولەوە تاکو ئێستا پارتی دیموکراتی کوردستان بە مڵکی خۆی نەزانێ هەرچی وەزگی سەرکەوتی سیاسیە بەر ئەندازیاری فڵان و ئەندازیاری ئەوە فڵان سەرکردەی سیاسی و ئەفسانەی لە وڵاتی ئێمەدا کارە سادەوە ئێمە ڕەخنە لەم جۆرە بیرکردنەوە ئەگرین لە کوردستاندا یەکێ لەو هاوڕایانە پرسی ئەوەندەی ڕەخنە دەگری بۆچی بەشداری لە هۆشارکردنەوەی خەڵکا ناکەی ئەم قسەکردنە چییە وەزیفەی من وەکو ڕۆژنامە نووسێگەوەیە کە بە هاو نیشتیمانیەکانم بڵێم ئەمە دۆخە مەترسیدارەکەیە مێژوو شۆڕەجێڕەکانمان ئەو مێژووە ڕەنگە جوانە نییە کە باسیەکەن بەڕێتی لە تاریشی هەنگاودان بۆ حکومێکی دیموکراتیت بەم شێوە ناکرێت ئەمەوەی پێی بڵێم دیموکراتیت و بە حکمی بنەماڵە لەکوێ بەیەکەوە کۆ ئەبێتەوە ئەمە بەشداریکردنە لە پرۆسی هۆشیاریکردنی خەڵکی لە کوردستاندا یەکێشتر لەو هاوڕێیانە باسی ئەوەی کرد کە ئەوەی پێوەدی بە معارەزەی من جوابی نایەمەوە هیچ لینکێ نامبەسێتەوە بە ئۆپۆزیسیۆنەوە تا قسە لەسەر سیاسەتی ئۆپۆزیسیۆن کەم چی ئەکەن و چی ناکەن وەکو میدیا کاکە ژیان پارتی دیموکراتی کوردستان حیزبێکی گەورەیە کاکە نکوڵی ناکرێت گرفتمان لەگەڵ پارتیە وتیان لە لڤیندا ئەوەی ڕەخنە بۆ نمونە لە گۆڕان ڕێک باسی ئەوەکەم کاریادگە پارتی دیموکراتی کوردستان زوڵم لە خۆیەکە ئەوێ ئێمە مامەڵی حیزبێکی بچووکی لەگەڵا بکەیت ئێمە وەکو ڕۆژنامە نووسان کەڵ ئەڵێن کاکەەوە حیزبێکی گەورە لەم کوردستانەدا ئابووری وڵاتان بەدەستە ئەمنی وڵاتان بەدەستە پێشبەرگەتان بەدەستە هەموو شتێک ئێوە ئێمە ڕەخنە لە ئێوە ئەگریت ئێوە سەرچاوی هەموو ئەو شتانە کە لە کوردستانە ئەکرێ ئەگەر حیزبێکی بچووک بنەماڵە بێ نابێ پارتی وا بێ کاکشیڕان باسیەوەی کە بزوتۆی ئیسلامی حیزبێکی بنەماڵ بەڵێ فعلا ئەگە بزوتۆی ئیسلامی لە کورسی حکومڕان بووە خراپترین حیزبە لە تەقلیدی حکمی بنەماڵی بەڵام حیزبێکی بچووکە کاریگەری نییە قسەکردن لەسەرم حیزبە هەر کاتێک گەورە بوو بەڵێ ترسی هەیە ئەگەر بێت و قەبەڵێم حیزبە ترسی ئەوەی هەیە کە کارەساتیشی گەورە باسمان کردو فعلا قسەکەی تۆیە حیزبێکە بنەماڵە دەستی لە هەشتا و حەوتەوە کەم حیزبە دروست بووە یەک بنەماڵە حکومڕانیەکە لە باوکەوە بۆ برازە لە کوڕەوە بۆ مام لەم جۆرە شتانە بەڵام پارتی دیموکراتی کوردستان دوایە و یەکێتی نیشتیمانی کوردستان بە زووتەوەی گۆڕان ئەمانە حیزبی گەورە لەم هەرێمەدا قابلی ڕەخنن ئەبێ شیتەڵی سیاسیان بکەیت من چۆن ئەبێ پارتی خۆی ڕێگانەدا بەوەی کە میدیا مامەڵی حیزبێکی بچووکی لەگەڵا بکە ئەم جۆرە بیرکردنەوە تەنها لە کوردستانە هەیە کە پێی وە ئەبێ وەکو حیزبێکی بچووک مامەڵی لەگەڵا بکە ئەگە پیان خۆشە لەم دووە مامەڵا لەگەڵاکەی هیچ پرسیارێک مابوو پرسیار باسی وەی کە کێوە لەسەر باسی کاتی دکتۆری یە قسە هەیە کاک بەزان باسی وەکی کە زۆر جا من بەڕەهایی قساکەم بێگومان نەخێر ئەمانە واقعێکی تاڵن لە کوردستانە ئابینێت هەموو جا من بەو هاوڕێ ڕۆژنامە نووسانە ئەڵم کە لە دەرەوە دێنە کوردستان لێوە هاتوون بۆ وڵاتێ کە جوانترین و خۆشترین و دەوڵەمەندترین چیرۆشی ڕۆژنامە نووسیتان دەزەکەوێت چونکە ئەوەی کە لەم وڵاتی ئێمەدا هەیە جێگای سەرسامیە بەڵام ئەمە ڕەهایی قسەکردن نییە بۆ هەموو ئەو قسانەی کە من ئەیکەم دکۆمنت بەڵگە و سەلماندنی مێژووی هەیە سپاس بەڵێ کاک بڵێ
وڕایکە من هەستەکەم جۆرەی مەغدوری کرا بەرامبەرم لەم بینەدا بەڵام بەڵام لەگەڵەوەش بەڕاستی من لێ ناشارمەوە جۆرێک لە گەشتبینی ڕووی تێکردمەوە جارێکی تر وەکو یان ڕۆژنامە نووسیە کادیرێکی سادەیەکێتی کاتێک کە باسی ئێمە تەوەری باسەکە مەسلەی بنەماڵی ئەوانەیە سیر دەکەی لە نێوان دوو لایەندا هەیە ئەمەش خۆی بۆ خۆی جارێکی تر بەڵگەی لەسەرەوەی کەیەکێتی ئەو هێزەیە کە نە بنەماڵەی بووە و نەشوناسێکی بۆ شێوە وەرگرتووە بەستەوەی پارتی بنەماڵەی مەبەستم ئەوەیە کەیەکێتی تحملی ئەوەی نەکردووە بۆیە شوناسی وای نەگرتووە زۆرەی ئاراستەی نیقاشەکان بەرەوە نەڕۆشتووە ئەگەر بێ مەسەلەی وەڵامی برادران دیارە دەستیان خۆش بێەوە هەوڕێیانە ئەوەی کە پەیوەندی بە قسەکانی منەوە هەبوو کاگێمن لەسەر مەسلەی استراتیژیەت وان دیارە مەبەستی ڕێکەوتنی استراتیژی بوو بۆچی یەکێتی لەگەڵ پارتیا ڕێکەوتنامەی استراتیژی هەیە لە کاتێکا پارتی زیاتر بنەماڵی و ئەوانەیە دیارە مەسلەی ڕێکەوتنامەی استراتیژی ئەگەر بیبەسینەوە بە وەڵامێکی ترەوە ڕێکەوتنامە لەسەر دابشکردنی بنەماڵە و پۆستۆ شتانە نەکراوەکو هەندێک لایەن بەداخەوە بەم شێوەیە تەنها بۆ ئاراستەیە تەفسیری بۆ دەکەن بەڵکو ڕێکەوتنامەیە بۆ ئەو سەردەما دەرەنجامی مەسەلە نەتەوایەتیەکان نیشتیمانیەکان بۆ دوای قۆناغی ڕوخانی ڕژێمی عێراقی بۆ ئەوەی کە ئەم دوو هێزە سەرەکیی کوردستان بە یەک دەنگ و یەک دەنگ هەڵوێست لە بەغدا بە تایبەتی و من پێم وایە بەشێکی زۆر لەو دەستکەوتانەی کە ئێستا لە دەستورا هەیە لە پۆستەکاندا هەیە بە شێوەیەک لە شێوەکان بۆ ئەو ڕێکەوتنامە گەڕێتەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا ڕەنگە تەحەفوزات هەبێت تێبینی هەبێ و بە تایبەتی لە ئێستادا لە ناو کادیر و لایەنگرانی یەکێتیدا هەیە مشتێکی ئاسایی یەکێتی حیزبێکی زیندووە ڕەخن لە سەرەوە بۆ خوارەوە لە خوارەوە بۆ ئاوێزانی یەک بۆ لە ناو پێکاتی خۆیان بێگومان لەگەڵ ڕێکەوتنامەکە ئەمە لەسەر وەڵامەکە ئەوەی کە پەیوەندی بە ئێمە ڕۆژنامە نووسین بێ لایەنانە بێگومان هەموو کەسێک با ڕۆژنامە نووسیش بێ بەڵام تێڕوانینێکی هەیە فکرێکی هەیە ڕەنگە لە ڕووی ئایدۆلۆژیوە سەر بە پارتێکی سیاسی بێ ئەمە کفر نییە بەڵکو من پێم وایە ئەگەر هەر کەسێک خاوەنی بیرروبۆچوونێکی سیاسی نەبێ ڕەنگە ئەمە جێگەی پرسیار بێ ئەوەی کە ئێمە ئایا ڕەخنە لە حیزبەکانمان دەگری من زۆر بە وازەحی بۆ برادراوەڵێم کاک شەماڵ بێگومان بەشێک لە کولتوری سیاسی یەکێتی بریتە لە ڕەخنە و ڕەخن لە خۆگرتن و ئەم کولتورە ڕۆچۆتە ناو خانەکانی یەکێتیەوە و دڵنیا بە من تا ئێستا حەوت کتێبم هەیە حەوت بەرەمەمەیە چواریان کتێبە و سییانیان نامیلکەیە بەشێکی زۆر توانیم بگەڕێتەوە بۆی کە بەتایبەتی لەسەر مەسلەی گەنجان و مەسەلە ڕێکخراوەکانی ناویکێتیە لە ساڵی ڕابردوودا بریتی بۆ لە ڕەخنەگرتن لەسەرەوە بۆ خوارەوە و من ئەتوانم ئاماژە بۆ بکەم یەکێتی لە شاخیشدا مەسلەی ڕەخنە شتێکی بووە ڕۆمانەکەی محەممەد بکری ئەوەی کە سەگوەر هەڕایەکی گەورەی ناوەتەوە ئەمە دیارترین نمونەی زیندویەوەیە کێکێتی لە ڕەخنە ناترسی و ڕەخنشمان لێگرتووە و ئەو مەسلەیەکی تر پرسیارێکی تر باسی لەوە کرد ئایا ئێوە تەنها باس لە خەباتەکەن خۆتان باسیەکەن و بۆ کەسی تر نیە پێم وانە بەو شێوەیە بێ ڕاستە ڕەنگە بەشێکی زۆر لە خەباتی کوردایەتی لە ڕابردوودا بۆ هەردوو هێزە سەرەکیەکەی کوردستان گەڕابێتەوە بەڵام لەگەڵ ئەوانشدا ئێمە بەش بە حاڵی خۆمان ئێستا زانین هێزی تر هەیە لە کوردستاندا کە لە ڕوانگە دیموکراسیەکەەوە بۆیان هەیە کە لە مەسلەی دابشکردنی سوڵتە بەریان بکەوێت آخر کاتی من حەقی من بدا ئەوەی کە خاڵێکی تر من بەڕاستی قسەکانی کاگنە بەس جۆرێک لە ئیزدیواجەتی تیا بوو یعنی لە هەندێک خاڵدا ئەڵێ من وتەبێژ نیم لە هەندێشتا ڕێک دەقاودەق و گۆڕانێک قسەکە حەق خۆی یەک لای کاتەوە یعنی بۆ نمونەیەتە سەرەوەی کە ئەڵێ ئێمە ترسمان هەیە یەکێتی وەکو بەرەو بنەماڵە بچێت لە ئایندەدام ئەزیزم تۆ ترست لەوە نەبێ یەکێتی ئەو فەزا ئازادی کە لە کوردستاندا هەیە بەشایەتی دۆست و دوژمن بەشێکی هەرە زۆری بۆ یەکێتی دەگەڕێتەوە بۆ ناوچەی سلێمانی دەگەڕێتەوە یەکەم ڕۆژنامەی ئازادی ئازاد و ئەهلی لە کوردستاندا لەژێر دەسەڵاتی یەکێتیدا دەرچووە یەکەم گۆڤاری بێلایەن و ئەهلی کە هەیە لە کوردستاندا ئەم ستۆدیۆی کە من و تۆدا هەین یەکەم تەلەڤیزیۆنی ئازاد و ئەهلیە لە ژێر دەسەڵاتی یەکێتیدا هەیە لەگەڵ ئەمانشدا بێگومان کاک یادگار ئێمە کولتوری دیموکراسی و ئەو شتانەی کە باسی ئەکرێت لە ناو کوردستاندا ئەگەر بەراوردی بکەی بە کۆمەڵگەیەکی پێشکەوتووی وەکو خۆر ئاوا و ئەمریکا و وڵاتانە منەی بەسمەوە ئەگەر یەکێتی کولتوریدای نابێت دڵنیا بە بێخەم بە مەترسە قەت یەکێتی بەرەو بنەماڵەوە ناچێت چونکە تەبیعەتی ئەم هێزە ناتوانێت تحملی ئەو فکرێ بکە فکرێ بنەماڵی دو قسەم ئەوەیە هیوادارم ئەو قسانەی کردمان لەسەر کۆی سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان بە تایبەتی فایلی بنەماڵە و ببێتە تەوەرەیەک بۆ ئەوەی هەمومان پێکەوە قسەی لەسەر بکەین وڵاتەکەمان بەرەو شوێنێکی تر بچێت نەک بەرەو بنەماڵەیی
دو قسەی تۆ دو قسەی من ئەوەیە ڕۆژانی ڕاپەڕین بە بیر دێنینەوە کە باز لەوە دەکرێت بیرێکەیە دەیەوێت حکمی بنەماڵەیی بسەپێنیتن ئەو بیرێکی لی دەترسێن سەرۆک بارزانیش لە ڕۆژانی سەرەتای ڕاپەڕین بانگەشەی دەوڵەتی قانون دەکاتن کە باز لە بژاردن دەکات دکتۆر بەختیار زۆرم خاتر کە لە تەصنیفی حزبەکان قسەم نەکرد بەڵام وای نیشان دەکات تەنها وەکو پارتی ئەگەر لە پارتیدا ئەو کەسانەی لە بنەماڵەی بارزانین ژمارەیان ناگاتە 50 دەست بەڵام لە ژمارەی لە ناو یەکێتی نیشتمانی کوردستاندا زیاتر لە 10 ناوم لە بەردەستدایە کە لە جونگە ئاساسیەکانی یەکێتی نیشتمانی کوردستاندا کار دەکەن ئەوەی گۆڤاری لەڤینم خوێندێتەوە ئەوەی کۆمەلگای لەڤینم خوێندێت ئەوەش دەبینم بەڕێز سێرۆخان بەڕێز پاڤێل تاڵەبانی بەڕێز تاڵەبانی من قسە ناکەم ڕاپۆرتەکەی لەڤین قسەکە ئاخیر ژمارەی گۆڤاری بەڕێز نەگدە کەس بەڵکو چوار کەسی تێدایە لەسەرەوە بۆ خوارەوە ئەوانە هەموو ئەو ناوانە کوردیە کاگیاگەرگ راپۆرتەکەی گۆڤاری لەڤین 44 کەسی باوای لەسەرەوە بۆ خوارەوە تایەکە بنەماڵەی بارزانیە لە حیزبەکانی شۆڕی لە ئیسلامی لە چەپەکان لە مارکسەکان لە لیبرالیەکان کۆمەلگای کوردیە حضوری ئەوەی کە من ێڵم وەک ڕۆژنامە نووسێ قسەکردنە لەسەر واقعی سیاسی گرنگ نیە بۆ من ئەڕژێتە بەرژەوەندی چ حیزبێکی سیاسی و من واقعی سیاسی باز دەکەم وەکو ڕۆژنامە نووسێ دووەم خراپی حکمی بنەماڵە دوو کاردانەوەی زۆر خراپی هەیە یەکی لەو کاردانەوە زۆر خراپانە یەکێکە لەو خەودادەی کە هەمیشە میدیای پارتی دموکراتی کوردستان باسیەکە ئەویش خەونی دەوڵەتی کوردیە بۆچی بارزانی لە کێشەکانی لەگەڵ دەرەوەی هەرێم بە تەنیا دەمێنێتەوە لەبەرەوەی هێشتا بارزانی تعبیر ئەکا لە بنەماڵەی تعبیر ئەکا لە بنەماڵەیەکی دیاری تعبیر ئەکا لە بنەماڵەیەکی دیاریکراو کەواتە ئایندەی دەوڵەتی کوردی خاتم بە تنسیەوە دووەم کاریگەریەکی زۆر خراپی لەسەر سایکۆلۆژیەتی تاشی کورد هەیە بەوەی کە تۆ والێکە هەستی نەتەواتی و نیشتیمانیت بۆم وڵاتە لاواز بێت چونکە تۆ هەمیشە پێت وایە ئەوەی کە ئەیکەی ئەڕژێتە بەرژەوەندی هێزێکی سیاسیەوە سێم دو قسەم لەسەر یەکێتی نیشتیمانی وەکو میدیاکارێ وەک ڕۆژنامە نووسێک ئەوەیە هەوڵی ئەوە ئەدا هێندێ وچەرە زەر لە ناویشێتیە هەیە کە ئەوێ لە پارتی بچێ ناوێت کە مەسەلەن ئەو با ئەو دیدگایە دەوڵەمەندکە کە ئەوێ لە حیزبێکی مۆدرن و دیموکرات بچێ ئێمە ئومێد دەکەین لە ناو یەکێتی نیشتیمانی ئەم تەوجوهە لیبراڵە زاڵ بێ کە پێی وایە ئەبێ حیزبێکی مەدەنی بێ نە حیزبێک بێ لە بنەماڵە بچێ کاک بەختیار بۆەوەی نەڵی قەدرم لێکراوە سی چرکەتەیەمێت کات لە یەکەم قسەکە کاتی بەرنامەم تاوە ئەگەر خودی جەنابی مام جەلالۆک و سکرتێری گشتی یەکێتی ئەگەر لە شەستەکانەوە بنەماڵەی قوبول کردایە ڕەنگەیەکێتی نیشتیمانی کوردستان ویان ئەو هێزە سیاسی لەو کاتەیە بەو شێوە دروست نەبووە کەواتە هەر لە خسەرەتەکانی دامەزراندن یەکێتووە بنەماڵەی قوبول دەکردووە بە ئێستاشەوە هەم لە استراتیژیە هەم لە سیاسەتی ڕۆژانەیە هەم لە پەیڕەوی ناوخۆیداوە هەم ئاکاریدا بە هیچ شێوەیەک و ئەوەی کە کاک ئەحمەدیش باسی کرد دڵنیا بە بەشێکی زۆر ڕەنگە بەشێکی زۆر کەم هەبێکە ئەوەی پێخۆش بێت بەڵام لە 180 بۆن ئەوەی یەکێتی و کادیری یەکێتی فکرەی یەکێتی لە مۆدێرنەکردنی ئەم حیزبەدا خۆی دەبینێتەوە بە هەموو مطلقاً بنەماڵە ڕەفز زۆر سپاس کاک ئومێد خۆشناو کە وەکو ڕۆژنامە نووس بەشدار بوو لەگەڵمانە کاک بەختیار جەبار شاوەیز وەکو ڕۆژنامە نووس کاک نەبەزگۆران وەکو ڕۆژنامە نووس کاک ئەحمەد میرە وەکو مامۆستای زانکۆ و سەرنووسەری گۆڤاری لەڤین سوپاسی ئەو میوانە عزیزانە ئەکەم هیوادارم بمبەخشن گەروا هەستەکەن کاتم پێیان نەداویان وەڵامی پرسیاریان وەرنەگرتووەتەوە بەڵێ بینەرانی عزیز بە ناوی خۆم و ستافەکەمەوە سوپاستانەکەم بۆ کاتی کە بە ئێمەتان بەخشی بۆ گەیاندنی ڕەخنە و پێشنیاز و پرسیارەکانتان پەیوەندی بکەن با لینکی بەرنامەی بەکراوەی یاخود نارتی لە سەر ماڵپەڕی کۆمەڵایەتی فەیسبوک تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم و ماڵی هەموو لایەکتان ئاوا بێت دەستیەوەش خۆش بێت دەستان خۆش بێت